سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بینەران لە پرۆگرامێکی تایبەت ڕاستەوخۆ لەگەڵتانین. لەم بەرنامەیە گفتوگۆ دەکەین لەبارەی چۆن بەرەنگاری داگیرکاری تاڵانکردن و سوستاندنی سروشتی هەرێمی کوردستان ببینەوە. شاڵاوەکانی ئەردۆغان بەردەوامە لە داگیرکردن و دەستدرێژیکردن بۆ سەر وڵاتانی دەوروبەر و بە تایبەتی تر داپلۆسینی گەلی کوردستان و مافەکانی لە ناوەخۆی تورکیا لە باکووری کوردستان، دەستدرێژیەکانی بۆ ڕۆژئاوای کوردستان و هەروەها زیاتریش بۆ باشووری هەرێمی کوردستان. تاڵانکردنی زەوی و تێکدانی سروشتی کوردستان یەکێکە لەو دیاردانەی کە لەم ماوەیە زۆرترین قسە و باسی لەبارەوە دەکرێت بۆ بە پێی راپۆرتە پشت ڕاستکراوەکان و دەستگا فەرمیەکان دەستکراوە بە سوتاندن و تاڵانکردنی دارستانەکانی بە تایبەتی بادینان و لە ڕێگای کۆمپانیای تایبەتەوە. دوێنێ دارزەیتونەکانی عەفرین و ئەمڕۆ دارستانەکانی بادینان بە کۆماڵ لە ناو دەبات. ئێمە لەوە هەبارودۆخێکە دەتوانین چی بکەین دژ بە شاڵاوی داگیرکاری کوردستان کە ئەم داگیرکاریە لە ڕاستیە نەتەنیا لەلایەن تورکیاوەیە، بە جۆرێ لە جۆرەکان ئەم داگیرکاریە لەلایەن ئێران و هەروەها عێراقیش لە ڕابردوو و لە ئێستا بە جۆرێکی تر بەردەوامە. بەڵام ئەوەی فۆکس دەخینە سەر لەم بەرنمەیە قسەکردنە لەسەر ئەم شاڵاوەی کە لەم ماوەیە بەچڕی لەلایەن داد و گەشەپێدانی ئیسلامی بە سەرۆکایەتی فیگەرێکی فاشستی وەک ئەردۆغان بەردەوامە کە فۆکسی سەرەکی تێکدانی جینگە و کوشتن و ئاوەرەی هاوڵاتیان و لەخۆ دەگرێت. لەوەها بارودۆخێکە ڕێگاکانی بەرگری کامانن لەمڕۆدا. لە کەناڵی هیوا لەگەڵ بەڕێزان خالید سلێمان ڕۆژنامە نووسی بواری ژینگە کە لە کەنەداوە لەگەڵمانە، واروە هاوڕە سوبحی مادی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان. لەم بەرنامەیە تایبەتەدا گفتوگۆیەکی کراوە دەکەین بە گشتی لەبارەی دۆزی گەلی کوردستان. ئەمەی لە ڕاستیە دەگوزەرێ دەتوانین بڵێن دابڕاو نییە لەو شاڵاوەی لەسەر دۆزی گەلی کوردستانە و ڕێگاکانی بەرگری لە بەردەم ئێمەدا. بە خێراتنی میوانانم دەکەم و ئەم کاتتان باش. تاقان گفتوگۆکەمان گفتوگویەکی کراوە دەبێتن لەبارەی تەوەری سەرێکی بەرنامە. کا خالید سەرەتا دێمە لە جەنابەت لەوە دەسوێ بکەین. ئەمەی ئێستا من پێشەوەی ڕای خۆم لەوە بدەم، دواتر تێگەشتنی خۆمەدەم، بەڵام دەمێت تێگەشتنی ئێوە وەربگرم لەبارەی ئەوەی ئێستا دەگوزەرێ لەلایەن تورکیاوە، لەلایەن شاڵاوەکانی پەلاماردانی تورکیا لە وڵاتانی دەوروبەرەوە لە دەستوەردانەکانی و بە تایبەتیش بۆ سەر باشووری کوردستان. ئەمە چی ناودەنین؟ ئایا ئەوەی کە هەندێک جار کوورد دەکرێتەوە ئەمە تەنیا شەڕێکە لە نێوان پەکەکە و تورکیا، یان ئەمە لە ڕاستیە بابەتێکە بۆ لێدانە لە گەلی کوردستان؟ کەرەمکە بەڕاستی ئەمە دووبارەکرێتەوە لایەن کۆمەڵی ناوەندی سیاسیەوە کەوا ئەمە شەڕە دژی، بەڵام ئەمە ڕاست نییە. ئەمە ئەوەی کە تورکیا ئەیکا شەڕێکی گشتگیرە، شەڕێکە ئەتوانرێ بە پلەی یەکەم ناوی لێ بنرێت ئێکۆسایت، ینی بە کۆمەڵکوژی ئیکۆسیستەم، یان با بڵێن ژینگەی سروشتی وڵاتەکە. ئەمە لە شتێکی تازە نییە، لەوانەیە کورد تا ئێستا دەستی نەبرد بێت بۆ کەرەستەکانی کۆلۆنیالیزم، نەبرد بێت بۆ ئەو کلتورەی کەوا ئەو ئەخلاقەی کەوا سیستەمی کۆلۆنیالیزم بەرامبەر بە گەلی کۆلۆنی کراو بەکاری هێنێ، چونکە لە مێژووە شتی زۆر دووبارە بووە هەیە لەلایەن سیستەمەکانی کۆلۆنیالیزمی ئەوروپیەوە لە ئەفریقیا و لە ئاسیا و لە هەردوو ئەمریکای باکوور و باشوور. ئەم ڕەفتارە بەکارهێنراوە، ڕووتاندنەوەی سروشت، هەڵکێشانی دار، تێکدانی ژینگەی سروشتی. ئەمە بەشێک بووە لە چەکی ئەوان بۆ بەردەوام ئێمە وەک مرۆڤ پەیوەستین بە ژینگەکەی خۆمانەوە. ئێمە وەک بوونەوەری ناو ژینگەکەی خۆمانین، وەک چۆن ئەگەر ئاژەڵێک، ئەگەر باڵندەیەک، ئەگەر مێروویەک لە ناو سیستەمەکەی تێک بیرێ ئەوش نامێنێت.
ئەگەر چیایەک دارەکانی لێ هەڵبکێشرێ ئەوە چیاکە هیچ بەهایەکی نامێنێ. بۆیە کۆلۆنیالیزمی تورکی لێرەیە پەنای بردووە بۆ کۆمەڵکوژی بەرامبەر بە سروشتی کوردستان. ئەمە شتێکی تازە نییە. طبعاً هەڵبەتە ئێستا لەم دووسێ ڕۆژەیە چەند هەواڵێک ئەمیان ئاشکرا کرد، بەڵام لە ڕاستیە پرۆسەکە لە ساڵی 2010ەوە بەردەوامە. لە سەرەتای ساڵی 2010 کە تورکیا عەفرینی داگیر کرد، هەڵبەتە لە عەفرین دەستی کرد بە تێکدان و بە لەناوبردنی دارستانەکانی عەفرین، بە تایبەتیش باخەکانی زەیتون، چونکە ئەمە سەرچاوی بژێوی خەڵکە، ئەمە سەرچاوی مانەوەی خەڵکە. لە هەمان کاتە ئێمە ئاگامان لێ نەبووە لە کوردستانی خۆمان، لە کوردستانی عێراق ئاگامان لێ نەبووە، بەڵام ئەم ڕەفتارە کۆلۆنیالیە هەر بەردەوام بۆ هەبووە لە کوردستانە. بەڵام ئەمڕۆ ئاشکراکرا، بە خۆشحاڵیەوە ئەڵێم کە ئەمڕۆ طبعاً ئەگەر لە کاتی خۆیان ئاشکرا بکرایە قسەی زیاتری لەسەرەکرا، بەڵام ئەمە چەند ڕۆژێکە لە ناو کۆمەڵگەی کوردستانە ڕایەکی گشتی دروست بووە لەسەر تۆڕەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان، لەسەر کەناڵەکانی میدیا، لە ناو خەڵکە، لە ناو ژمارەیەک پارتی سیاسیە و هەروەها لە نێوان ڕۆشنبیران و هونەرمەندانە ئەم دیبیتە دروست بووە، ئەم ڕاگشتیە دروست بووە کە پێم وایە کاریگەری خۆی ئەبێت. و ئەتوانم بڵێم بە کورتەکەی ئەتوانم بڵێم ئەمەی کە ئەکرێ دەستبردنە بۆ سەرچاوی بوونی مرۆڤی کورد، کە ئەویش ژینگەکەیەتی، کە ئەویش دارەکانێتی، کە ئەویش ئاژەڵەکانێتی، کە ئەویش کۆی ئەو ئیکۆسیستەمەیە، ئەو سیستەمە ئایکۆلۆژیەیە کە لە کوردستانە هەیە. ئەمە هەڵبەتە ئەمەوێت لێرە زانیاریەکی تر بڵێم، نەک تەنها لە ڕۆژئاوای کوردستان و لە کوردستانی باشوور، بەڵکو لە کوردستانی باکووریش بە پێی هەنێ سەرچاوە کە من وەک خۆم وەک تایبەتی لەگەڵ چەند ئەندامێکی پەرلەمانی تورکیا لەسەر لیستی هەدەفە قسەم کردووە، لەگەڵ دوو پەرلەمان زیاتر قسەم کردووە. ڕۆژانە لە چیای جوودی نزیکەی 400 تن دار ئەبڕێتەوە و ئەنێنرێت بۆ بازاڕەکانی داری تورکیا. ئەمەش بە پاسەوانی سوپای تورکیا و هەروەها پاسەوانی گوندەکان کە ئەوانیش بەکرێگیراوی دەوڵەتی تورکن. بۆیە پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیرە، هەموو لایەکی گرتووەتەوە لە زیاتر لە ساڵێک دوو ساڵە بەردەوامە، بەڵام ئێمە ئێستا بەمەمانزانیەوە دەستمان کردو بە قسەکردن لەسەر. دەست خۆش بەڕە سوپی مادی تێگەیشتنی جەنابەت لەم بارە، یعنی ئەوەی ئێستا ئەوەی تورکیا دەیکا و ئەو دەستدرێژانی تورکیا بە تایبەتی ئەگەر لە دیوە سیاسیەکەی باسی بکەین، جەنابەت چۆنی دەخوێنیتەوە و چۆن تێگەی یعنی لەم دەستدرێژانی تورکیا بە تایبەتی لەم ماوەیە ئەمە زۆر بە فراوانی دەستی پێکردووە لە هەرێمی کوردستانە؟ سڵاو و ڕێز و دەستخۆشی بۆ ئێوە. لە ڕاستیدا ئەمە کارێکی ئەمڕۆ نییە، بەڵکو ئەمە پلانی داڕێژراوی سەردەمێکی دوور و درێژە، بە تایبەتی لەو تەماعی یان چاوچنۆکی حکومڕانانی تورکیا لە ڕابردوودا و بۆ گەڕانەوەی ئەو دەسەڵاتانەی لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا لە دەستیان داوە و هەموو پەلهاویشتێگەکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەو یعنی ناوچەی دەسەڵات و نفوزیان فراوانتر بکەن لەوەی کە هەیە بە هەموو ڕێگاکانی کە بۆیان گونجاو بێت. طبعاً لایەنێکی تر هەیە کە هەندێک پێشکەوتن دیارە لە ئەم ساڵانەی دواییە کە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان هەیە، سەرکەوتن لە باشوور و هەندێک دەستکەوت و سەرکەوتن لە ڕۆژاوە جم و جۆڵ و چالاکیەکانی نێوخۆی کە ئەمانە زیاتر ئەوانی ینی هاروهاش کردووە بەرامبەر بە مافەکانی خەڵکی کوردستان. لەلایەکەوە ئەگەر ئەوان بیرکردنەوە و نەخشە و پلانی هەر شێوەیەکیانە بێ و بە تایبەتی لە سەردەمی ئاکەپە و لە سەردەمی ئۆردۆغانە ئەم بیرکردنەوەیە زیاتر فراوانتر بووە
بەرەو پێشەوە چووە. ڕاستە لە هەموو سەردەمەکانی ڕابردووە ئەم بیرکردنەوەی هەبووە، بەڵام ئێستا ئەمان بە شێوەی پلانی داڕژرا و کاری بۆکەن. لایەنی دووەمی کە هەیە لایەنێکی کە خەتەرناکە کە ئەویش پەرتەوازایی باڵەکانی بزنەوە ڕزگاری خوازی کووردە لە هەموو پارچەکانە بۆ بەرگریکردن لە خۆی تا ئێستا نەیتوانیوە لە هەموو بوارەکانی سیاسیە پری کۆمەڵایەتی تەنانەت یەکێتیە کە بتوانێ دەور و تەسیرێکی لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا هەبێت بگرە لەوەی کە پەیوەندی بە باشوورەوە هەیە بە دڵنیاییەوە هەموو کاتێکە کە باشوور بە شێوەیەکی ئارام کاروبارەکانی بەڕێوەشت بێ پێکاتەکانی پێکەوە لەگەڵ یەکە ئاشت و تەبابوو بن پیلانگێڕانی دەوڵەتە هەرێمایەتیەکان بەردەوام بووە شتێکی تازە نییە پێکەوە کۆبوونەتەوە بۆ ئەوەی هەوڵی ئەوە بدەن کە ئەو هەنگاوانەی کە بەرەو زیاتر چەسپاندن و بەرەو پێشەوە بردن کاربکە یان هەنگاو بنێن ڕێگری لێ بکەن بەداخەوە ئەوەی کە لە باشوورە لە ئەنجامی کێشە و ململانێ و گرفتەکانی نێو هێزە سیاسەکانی کوردستان و تایبەتی دوو باڵی سەرەکی کە ئەتوانی بڵێ دوو زۆن دوو ئیدارە دوو لایەنی سیاسی کە ململێنەکانیان گەیشتوتە ئەو حاڵەتەی کە پشت بەستن یا خۆ بەهێزکردن هەر یەکە بەلایەک بە یەکێک لە دەوڵەت حمایەتەکان ئەگەر چی ئەوان تەماعیان زۆر بێ ئەگەر ئەچی ئەوان دوژمنکارانە بن بەڵام یەک لێڕلەنگە تەواوی کەم بەڵام فاکتەری نێوخۆیی کە بۆتە فاکتەرێکی یاریدەدەر بۆ ئەوەی ئاسانکاری بکات بۆ هاتن یان پەلکێشکردنی هێزەکانی تورکیا بۆ ناو هەرێمی کوردستان و ئەنجامدانی ئەو کاروکردەوانەی کە هەیە ڕاستە ڕەنگە لە هەر لایەکەوە ئەوان بیانەوێت وەڵام دەرەوەی هەر کەسێک من کە پرسیار لەسەر ئەو دەستێژیانیان بکە وەڵامی ئەوەیان هەبێ کە ئەوە وەڵامدانەوە یا هەوڵێکە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەریلاکانی پەکەکە و نەهێشتنی پارتی کرێکارانی کوردستان بەڵام خۆ لە ناوەندی تورکیا هێزەکانی نمونەی هەدەپە و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر یان بە شێوەیەکی گشتی گەلی کورد لەوێ کام لە مافەکانی پێڕەو کراوە ئەگەر ڕاست بێ ڕووبڕنەوەی چەکداری لە بەرامبەر هێزێکی چەک بەدەستا بێ هەرێمی کوردستان چ کێشەیەکی هەیە ئەگەر ئەوە ڕاست بێ خاوەن ڕزوباخەکان و جوتیارانی هەژار و خەڵکی سڤیل و هەنگە ئەنان و خاوەن بەخێوکەرانی ئاژەڵ و مەڕووماڵا لە سنوورەکانی کوردستانەکە بەسراون بە تورکیا ئەوانە چ کێشەیەکیان هەیە ئەگەر ئەوە ڕاست بێ بۆ ئەو بڕینەوەی داری چەندین ساڵە و سووتانی ڕزوباخ چێکی هەیە ئەمانگەیەنێتە ئەوەی کە ئەوان بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و دەیانەوێت ناوچەی دەسەڵات و ناوچەی نفوزی ئۆیان فراوانترکەن لە ئەنجامیش لە کوێژ ئەتوانێت ئەو دەسەڵات و نفوزە لە شوێنێکا کە لاوازی تێدا بێ کە بێهێزی تیابێ دیارە ئێستا یعنی یەکێک لەو شوێنانە باشووری کوردستانە کە بە ئاسانی وەکو بڵێن کار ئاسانی کراوە یان دەرگا کراوەتەوە بۆ ئەوەی کە بتوانن کارەکانی خۆیان و بە هەنگاوە ناشرێنەکانی جێبەجێ بکەن تەوەرێکی گرنگت ورژاند ئەمە دیکەی نابا بڵێن بەشی دووەمی بەرنمەکە یان تەوەری دووە قسەکردن لەبێ لەسەر ئەوەی کە تورکیا چۆنوە بە ئاسانی بۆی چۆتە سەر و بەم شێوازە تەدەخول لە هەرێمی کوردستان بکە تەدەخولێک نەک اقتصادیەن دەستی بەسەرا بگرێ سیاسیەن عسکەریەن ڕۆژ بە دوای ڕۆژ هەیمەنەی تورکیا بۆ دەزوەردانی لە زمنی ئەو دەزوەردانە زۆرەی وڵاتانی دەوروبەر لە هەرێمی کوردستان زیاترە بێ ئەمە بەرهەمی چییە؟ ئایا ئەمە خەڵکی کوردستان وەکو خەڵکێکی شۆڕجێر بە درێژایی سەدەکانی ڕابردوو لە ناو پرۆسەی بەرەنگاریە بووە ئەمە خەڵکی کوردستانە ئەمە قوڵەکان یان ئەمە زەعیفبوونی دەسەڵاتێکە لە ئاستی ناوەخۆی و لە ئاستی دەرەکی کە تعبیر نییە لە هەرێمی کوردستان دێنە سەر ئەو بەشەیان پێشەوە من تێگەیشتنی خۆمەدەم لەسەر لە ڕووی سیاسیەوە ئەوەی کە ئەم تەدەخولە دواتر دێنە سەر ئەوە و لە دوای ئەوە شەقسە لەسەرەوە کەین کە ئایا بژاردەکانی بەردەمی ئێمە لە ڕوبەڕووبوونەوە لە بەرەنگاری چین دوێنێ دەستمان بۆ بابەتی بایکۆتکردن برد ئەمە چه ئەزمونێک بوو ئەمڕۆ
لە ڕووی ئاسی جەماوەریەوە لە ڕووی اقتصادیەوە و لە ڕووی سیاسیەوە گەلی کوردستان دەتوانێت چۆن ڕوبەڕووی ئەم پرۆسەیە ببێتەوە. تەمان من لە ڕاستیە زۆر بە کورتی دەستان خۆش ینی بابەتی زۆر گرنگتان باس کرد. من پێم وایە مەترسی یعنی پەلهاوێشتنی داد و گەشەپێدانی ئیسلامی بە سەرۆکایەتی ئەردۆغان لە ڕاستیە ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ بە ئاراسی ڕۆیشتنی بەرەو سیستەمێکی ئەوەی پێدەوترێت سیستەمێک کە لە دەرەوەی لە ڕاستیە سیستەمە خۆی تەنزیم بکردبێ لە چوارچێوەی دامەزراوەیی. هەندێک لەو ئاماژانەی کە من ئێستا دەیبینیم بەشێکی زۆر لە دەسەڵاتەکانی ئەم ناوچەیە بە ئاراستەی دەسەڵاتێکی ئۆلیگاریشی لە ڕاستی ئەنگاودنێ. ئەگەر سیر بکەین لە چەند خبابڵێن لە چەند وێستگەیەکەوە بگەڕێنەوە بۆ دوایین وێستگەی گۆڕانکاریەکانی ئەردۆغان کردی لە ناوەخۆ کە گۆڕانکاری بوو لە سیستەمی سیاسی گۆڕینی سیستەمی سیاسی لە پارلەمانیەوە بۆ سەرۆکایەتی بوو بێگومان ئەو کاتە بەشێکی زۆر لە یعنی تحلیلەکان بەو ئاراستەیە بوو کەما بۆ ئەوەیە کە دەستدرێژی زیاتر بکە و تاگڕەوی زیاتر بکاتن و لەسەر بنەمای ماف و ئازادیەکانە بێ. بێگومان ئەوەی ئێستا لە باشووری کوردستان ڕوودەدا یعنی پرۆسەیە کە بەدیدی من دابڕاو نییە لەگەڵ ئەو پاکێجەی کە یعنی فاشستێکی وەکو ئەردۆغان کە بە ئاراستەی لە ڕاستیە فاشیزمەکە دەتوانین ناوی لە بنێن فاشیزمێکی قەومی دینی تایفی کە لە ڕاستیە لە ناوەخۆی تورکیاوە بۆ دەوروبەری دەستی پێکردو و تەدەخولەکانی ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێ. هەنگاوی لە ڕاستیە بەشێک لەو مخاوفانەی کە ئێستاە مەترسیەکانی ئەو پەراوێزە لە پرۆلالیزمی سیاسی بوو کە لە تورکیا بوو کە هەندێک جار ئەمە بەجێ لە زۆرەکان جیا دەکرایەوە لە سیستەمە سیاسیەکانی تری ناوچەکە. بەڵامەوەی ئێستا من نەیبینیم لە ڕاستیە تورکیا یعنی بە شێوێکی گشتی ئەم ناوچێ نەک بەرەو کرانەوە ناڕوە بە پێچەوانەوە ئەوەی پێشتر لە دەرئەنجامی تێکۆشان و تێکۆشانی سندیکاکان و پارتە چەپ و خەڵکانی ئازادی خوازان بەدەساتە بوو ئەمڕۆ لە ڕاستیە لە بەردەم هەڕەشەی گەورەدایە ئەو پەراوێزە لە پرۆلالیزمی سیاسی کە لە تورکیا بوو ئەمڕۆ لە ڕاستیە لە بەردەم فشارێکی گەورەدایە لەسەر بنەمای بوونی با بڵێن فەزایەکی کراوە ئەمە بەردەوامی نییە بەڵکو لەسەر بنەمای مقاومەتی خەڵکانی ئازادی خواز لە تورکیا و گەلی کورد بە تایبەتی لە تورکیا لە ڕاستیە ئێستا ئەگەر بەشێکی ئەمە مابێ و ئێستا ئەمە دەبینن سەرداوێ بۆ هەوڵەکانی ئەردۆغان بۆ و ئەکەپا بۆ داخستنی هەدەپا لە باکووری کوردستان بە یەکجارەکی و دەستپێکردنی شاڵاوەکانی لە چیاکانی تری باکووری کوردستان و تەدەخڵەکانی شێمە دەبینین لە تورکیا و لە ڕۆژ ئاوای کوردستان و لە یۆناان و لە وڵاتانی تری عەرەبیش. مەترسی من پێم وایە ئەم یەکێک لەو مەترسیە گەورانەی کە ئەو فاشیزمە قەومی و دینی و تایفیە کە هەیە و بنەماکەی لە ڕاستیە فیگەرێکی وەکو ئەردۆغانە و لەسەر ئەم بنەما لە ڕاستیە بنیاد بداوە و ڕۆژ بە ڕۆژ کاریگەریەکانی زیاترە بێ لە ئەنجامی ئەو ئاڵوگۆڕانەی کە بە تایبەتی لەم ماوەیە بەسەر هاوشێشەی سیاسی لە دنیا یعنی بە تایبەتی هەڵبژاردنەکانی ئەمریکا و جۆرێک لەو تەطبیعی پەیوەندیەکانی تورکیا لەگە وڵاتانی ئەوروپا کە بەداخەوەی ئێسمە دەتوانێت قسەی لەسەر بکەین بنەمای پەیوەندی نێودەوڵەتیەکان لەسەر بنەمای مافەکانی مرۆڤ و ئازادیەکان نییە. ئێستا ئێمە دەبینین جارێکی تر پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ فەڕەنسا لەگەڵ یەکێتی ئەوروپا چوە ئاستێکی تر و دوای ئەوەی کە هەندێک هەڕەشەی داد و گەشەپێدانمان بینی لە کشانەوە لە ناتۆ و بە ئاراستەی رووسیا لەم من پێم وایە یعنی سپیسی زۆر هەیە و ئەردۆغان لە چوارچێوەی سیاسەتی نێودەوڵەتی کە یاری تێدا بکە ئەمەش بۆتە بوارێکی تر باڵکشانی ئەم جۆرە لە فاشیزم. بابەتێکی تر ئەوەیە کە ئەوەی جەنابەت باست کرد ئەوەی ئاوڕسوحی مەسەلەی وەزعی باشووری کوردستان دێمە لای کاخالیت هەرچەنە کاخالیت ئێستا مختصە لە بواری ژینگە بەڵام دەمێتی گشتنی تۆ وەربگرم کاخالیت ئەگەر بتوێ هەڵبەتە لەو بارەیە وەڵامی پرسیارە بدەیتەوە. تورکیا چۆن وا بە ئاسانی بۆی چۆتە سەر
یعنی بەم شێوەیە باشووری کوردستان لە ڕووی ئابوووریەوە داگیر بکە و لە ڕووی سیاسی و عسکەریەوە ئێستا زیاتر لە 40 بنکەی سەربازی تورکیا لە باشووری کوردستانە تا دەگاتە ئەم ئاستەی ئێستا کۆمپانیای تایبەت بێ بۆی چۆن دارەکانمان ببڕێتەوە ئەوەی بۆی دەیکرێت تاڵانی بکە ئەوەی تر ئەسووتێنێ ئەمە یعنی چی لاو دەنێن ئەمە چی ناو دەنێن ئەمە چیە دەگوزارێت چۆن دەتوانێت ئەوە بە ئاسانی ببێتە خاوەن ماڵ هەڵبەتێکە سوبحی ئاماژەی بە خاڵێکی گرنگە لە قسەکانیە ئەوش ئەوەیە تورکیا ئەمڕۆ پل بۆ ئەو شوێنانە ئاهاوێژێ کەوا خاڵی زۆری لاوازی تایە وەک عێراق وەک لیبیا وەک سووریا ئەم سێ وڵاتە حزورێکی گەورەی تورکیا هەیە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئەمنیەوە لە وڵاتانەیە بۆ چونکە بۆشایەکی گەورە هەیە لە وڵاتانەیە ئەگینا مەسەلەن لە شوێنێکی لە دوورگەیەکی بچووکی وە قوبرسا کە نیوەی ئەوروپیە نیوەی لەلایەن تورکیاوە داگیر کراوە تورکیا تا ئێستا نەیتوانیەوە مەرجەکانی خۆی لەم شوێنەیە بسەپێنێ و هەروەها بەرامبەر یۆنانیش و تەنانەت لە لیبیاش کە کاتێک هێزێکی هەرێمایەتی گەورەی وەک میسر مەرجەکانی خۆی ئەسەپێنێ لە سیاسەتی نێو هەرێمایەتیە ئەو کاتە تەنانەت جۆرێک لە پاشەکشێش هەیە لە لیبیا بەڵام لە عێراق بە پلەی یەکەم شوێنێکە بۆشایەکی گەورەیە بۆشایەکی گەورەی سیاسی ئەمنی ئابووری هەموو شتێکی تایە هەڵبەتە بەشێکی گەورەی سەرچاوە دەرامەتە سروشتەکانی عێراق لە تورکیاوە ئەوش مەسەلەی ئاو ئێستا ئەمڕۆ تورکیا کارتی ئاوی بەکارهێناوە بە هەموو شێوەیەکیش بەکاری هێنێ و تەنانەت دان بەوەدا نانێ بۆ نمونە ڕووبارێکی وەک فرات ڕووبارێکی نێودەوڵەتیە شتێکی بیرەخەمەوە کاکی وە هەر بۆ ئەم پرسیارە دوای ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان لە مانگی ئۆکتۆبەری ساڵی 2017 عەبادی حەیدەر العەبادی ئەو کاتە سەرۆکوەزیرانی عێراق بوو چووە تورکیا و دانیشتنێکیان هەبوو لەگەڵ ئەردۆگان هەر بە ئاشکرا پێوت بوو وتبووی ئێوە واز لە هەنێ پێناسەی نەتەوە یەکگرتوەکان بێنن بەرامبەر بە ئاو تورکیا چی پێ باش بێ ئەوە کات ئەمە جۆرێکە لەوەی کە بەرامبەرەکەت بە لاوازی ئەبینی ئەمە خاڵێکی تر هەمومان باشمان بەبیرە کە ساڵی ڕابردوو کاتێک مستەفا کاظمی چوو بۆ تورکیا ئەردۆگان بە یەک لێدوانی ڕۆژنامەوانی هەموو شتەکانی کۆتایی پێهێنا ئەژوتی ئێمە هیچ گرفتێکمان نییە لە بوارەی ئاوەوە و چارەسەری ئەەکەین ئیتر بەم شێوەیە سەرۆکوەزیرانی عێراق قەرەوەی پێکرا بڕاتە ناو هۆڵێکەوە و کەسێک گۆرانی بڵێ لەلایەکەوە و کەسێک مۆسیقا بژەنێت و چاوپێکەوتنەکە لەو ئاستەیە کۆتایی پێبێت کەواتە ئەمانە هەموو ئاماژن بۆ ئەوەی ئێمە لە عێراقەوە ئەڕۆین چونکە ئەگەر عێراق دەوڵەتێکی بەهێز وایە ئەوە حاڵەکە نەگەیشتە ئێستا اینجا دێنە سەر هەرێمی کوردستان لەناو عێراقا دیسانەوە خاڵێکی لاوازتر هەیە کە ئەوش هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان پێم وایە کاک سوبحی ئاماژەی بە هەموو ئەو هۆکارانەدا کە بوونەتە هۆی لاوازی لە هەرێمی کوردستانە نامەوێت دووبارەیان کەمەوە بەڵام ئەتوانم هەرەوە بڵێم ئەگەر دوێنێ بە هەموو خەڵکی کوردستان هەموو ڕایگشتی خەڵکی کوردستان ئەوە بهێنێتە پێش چاوی خۆی لە بەرامبەر کۆمەڵکوژیەکی بێوێنەی مێژوویە بەرامبەر بە سروشتی کوردستان و بەرامبەر بە ئیکۆسیستەمی کوردستان و بەرامبەر بە سەرچاوی دەرامەتی خەڵکی کوردستان هەردوو حکوومەتی فێدەرال و حکوومەتی هەرێمی کوردستان بەوە شتەکەیان کۆتایی پێهێنا لە ڕێگەی هەردوو وزارەتی کشت و کاڵەوە لێدوانێک بن تەنانەت لێدوانەکانی قسەکەر بە ناوی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە هەموو بەرپرسیارەکەی نەخستە سەر تورکیا هەنێکی خستە سەر پەکەکە ئەمە بۆ چوونێکی ئامادەیە بەردەوام بڵێن پەکەکە بەڵام من لێرە پرسیارێکەکەم لە حکوومەتی هەرێم و لە بەرپرسانی حکوومەتی هەرێم ئایا ئەو ناوچانەی کەوا دارەکان ئەبرنەوە لە ژێردەستی پەکەکایە نەخێر ئەو ناوچانەی کەوا دارەکان ئەبرنەوە کەوا دارستانەکانی کوردستان لە بنەوە هەڵ ئەهێنن ئەمانە
100% لەژێر کۆنتترۆڵی سوپای تورکایە کەواتە ئەمە قسەیەکی ئەمە درۆیەکی گەورەیە ئەڵێن وایە ئەمە شەڕە دژی پەکەکان نەخێر لەو شوێنانە شەڕ نییە ئەمە خاڵی دووەم حکوومەتی عێراق سەرۆکایەتی کۆمار و هەروەها سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانیش هەموو بەرپرسیارێتەکە لەسەر شانی خۆیان لا ئەبن و بە وەزیری کشتتاڵەڕێن ئەڵێن بڕۆ قسەیە بکە بەڕاستی ئەمەش دیسانەوە خۆشاردنەوەیە لە بەرپرسیارەتی مێژوویی ئەگەر بێت و فەرمووەگەر زۆر باشە دەست خۆش کا خالید یعنی بەڕاستیە ینی بەشێک لەسەر ئەم بابەتانە وەستایت لەم ماوەیە چەند لێدوانێک درا یعنی لێدوانی جۆرا جۆر درا ئەگەر تعلیقێکە بێ لەسەر کاردانەوەکان لەلایەن حکوومەتی هەرێم هەندێک لانی تر ئەگەنا دەچمە لای هاوڕە سوبحی بۆی تێگەیشتنەکەی لەو بارەوە تەواو بکە من ئەگەر شتێک هەبێ بمەوێ بیخەمە سەر قسەکانی پێشوون و هەروەها قسەکانی ئێوەش ئەوەیە ئەمڕۆ لە ڕایگشتی لە کوردستان تا ئێستا ڕایگشتی دروست نەبووە بەرامبەر ئەم کێشەیە دێمە سەر ئەم بابەتە من بەبەستم لە بابڵین لێدوانەکەی حکوومەت بوو لەسەر لایەنە سیاسیەکان لەسەر ئەوەی کە چۆن ڕایگشتی دروست بکەین چۆن بەرەگاری بینەوە ئەوە دەکەینە بەشی سێم و دواتر دەگەڕێمەوە لات کا خالید هاوڕە سوبحی تۆ ئەمەی باسمان کردەوەی لە هەرێمی کوردستان ئەگەر شتێکی ترت مابێ لەسەر ئەوەی کە تورکیا چۆن وا بە ئاسانی دەتوانێت یعنی لە کاتێکە بۆی چۆتە سەر بە درێژایی مێژوو ئەم فاشیزما کە هەندێک جار لەوە زیاتر ئەم یعنی با بڵێن هەندێک جار دەوتری ئەمە بنەمایەک بووکە نازیزمیشی دروست کرد ئەمە لە باکووری کوردستان بۆی تۆتە سەر ئاما بکە ئێستا هەزارەها کورد لە زیندانەکانی تورکیا لەسەر ئەوەی کوردن لەسەر ئەوەی باز دە کورد بوون دەکەن لە زینداندان بەڵام ئێستا دێ تەدەخول لە ناوەخۆی هەرێمی کوردستانەکە بەو تەفاسیلەی کە لەبەردەستمانایە ئەمە چییە دەگوزەرێ یعنی چۆن نەتوانێت وای بۆ بچێتە سەر ئایا ئەمە دەتوانێت ئەمە بەردەوام بێ بەداخەوە هەڵوێستی حکومڕانانی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستانی زۆر لاوازە ئەوەش ئەمانگەیەنێتە ئەوەی کە هەموو ئەو دەنگۆیانەی کە باز لەوەکەن کە ڕێککەوتنی ژێر بەژێر یان درێژەدانی ڕێککەوتنەکانی ڕابردوو کە لە بینی حکومڕانانی سەردەمی بەعس و دەسەڵاتدارانی تورکیا هەبووە تا ئێستا درێژەی هەبێ بۆ نمونە یەکێک لە سەردانەکانی کۆتاییە باز لەوەکەن کە لە بەرامبەر بەردانەوەی ئاوی زیاتر اتفاقی ئەوە کراوە کە بوار و بێدەنگی هەبێ لە بەرامبەر هاتنی سوپای تورکیا و بۆ ڕوبەڕووبوونەوەی گەریلاکانی پەکەکە ئەگەر ئەمە ڕاست نییە ئێمە سەرۆکی عێراقمان هەیە کووردە ئێمە وەزیری دەرەوەمان هەیە کووردە ئەو هەموو بەرپرسانە لە پەرلەمان و لە پۆستە وەزیر و پۆستە جیاجیەکان لە عێراقا بە هەمان شێوە لە هەرێم کە سەیری لێدوانەکانی وتەبێژی حکوومەتی هەرێمەکەین کە ئەڵێ ئێمە ئاگاداری حکوومەتی تورکیامان کردووە بەڵام تەبریرەکەیێنێتەوە کە ئەمە لە ڕاستیە ئەوە بوونی پەکەکەیەوە کاکە دەوڵەتی تورکیا ئەم پەرکێشیە بکە لە وتەکانی بە هەمان شێوە وتەکانی پارێزگاری دهۆک وتەکانی قایمقامی زاخۆ یعنی تاکید لەسەرەوەکەنەوە کە کێشەکە داربڕینەکە لەلایەن عەشایرێکی کوردی ناوچەکەەوە بووە وەلایەکی تریشەوە دیسان بابەتەکە خەنەوە ئەستۆی بکە بەو معنایی کە هاتنی هێزەکانی تورکیا و داگیرکاریان و دامەزرانی زیاتر لە 36 بنکەی سەربازی و تۆبرانی و ئەم دەستێژیە گەورانە هەر هەمووی بە ناڕاستەوە خۆ ئەخرێتەوە ئەستۆی کورد خۆی کە ئەم حەقیقەتەکەی ئەمەیان نییە ئەوە بوونی پەکەکە بۆتە پاساو کە ئێمە لێرە ینی گۆکۆڵوێستی حزب ینی لایەنگری ئەوەین کە پەکەکە بەمرونەتەوە تەعامل
لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستان لە باشی بکە بەڵام بابینە سەر ئاسی ئەوەی کە لە سەرتاوە هەتا ئێستا هێزی پەکەکە بۆ ینی تێک چوو ناتونە تا هەرێمی کوردستانیا ینی بواری چەکداریان هەڵبژاردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دەسەڵاتە خۆ ئەگەر وایە ئەی هێزەکانی ناوخۆ کە بەناو سیستەمی دموکراسی و هەڵبژاردنەکانەیە خەڵکێکی ئەوتۆ نەما لە ئەنجومەنی شارەوانیەکان نیوە زیاتری ئەندامانی پەرلەمان لەسەر هەدەپە و هەتە تەنانەت یعنی پەلیشی کێشاوەتە بۆ پەرلەمانتارانی جەهەپە و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی تر ئەمە ئەم سیستەمەیە کە جەنابەت کرد بەرەو فاشیت ئینکی نوێ هەنگاو ئەنێ کە سڕینەوەی هەموو نەیارەکانە بە هەموو شێوازەکان کە بێ ئەوەی لە ڕێگەی زیندان و زیندانیکردنەوە ئەوەی لە ڕێگەی بڕینی نانەوە ئەوەی لە ڕێگەی کوشتن و تۆبارانکردنەوە تەنانەت گەیشتە ئەوەی کە داری ناوچە شاخاویەکان ببڕێتەوە ببرێت کە ڕێژەیەکی یەکجار زۆرە کە ئەمە ئەگەر بڕیاری لەسەر نەبێ کە ئەگەر اتفاقی لەسەر نەبێ بە دنیاییەوە ڕوبەڕووبوونەوەکە ئەگەیشتە ئەو ئاستەی کە یعنی دەنگی زیاتر هەڵبڕێ بۆ ئەوەی کە ڕێگری لەم کارانە بکرێت بەداخەوە هەڵوێستە لاوازەکەی حکوومەت لە بەغا و حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە کە ئاسانکاری زیاتر بکرێت دیارە ئەمەش کاریگەرێتی خراپی دۆخی نێوخۆی هەرێم و ئەو ململانیانەی هەیە کە لە نێوان هێزە سیاسەکاندا کەوا بکە کە هێزێکی بە هێزێکی گەورەترەوە بە هێزی گەورەی جا دیبلۆماسی بێ پەیوەندیەکان بێ بە هێزی ئەزی بێ نەتوانێت ڕوبەڕووی ئەم دەست درێژیانەی تورکیا ببێتەوە ببورن دیارە میوت بوو دەنگەکە دەست خۆش ڕسوقی من جگە لەوانی ئێوە باسان کرد ئەگەر ینی درێژەی پێ بدەمەوەیە کە ئێمە لە ڕاستیە شتێک دەبین لە هەرێمی کوردستان ئەویش لاوازبوونی دەسەڵاتە لاوازبوون بە دەسەڵات بە چ مانایەک لە ڕاستیە دەسەڵاتێکە بە ئاراستەیەکە بەو مانای نەکە با بڵێن هێزی نییە و لاواز بێ دەسەڵاتێک بۆ مانایی کاتێکە پاڵپشتی خەڵک ڕۆژ بە ڕۆژ لە دەسەدا ئەم پاڵپشتی لە ڕاستیە بابەتێک نییە لە شەو ڕۆژێکە ڕوودابێ کاتێ دەسەڵاتێک ناتوانێت لەباری ئابوووریە ژیانێکی باش بۆ خەڵکی کوردستان بۆ زەحمە کێشان دابین بکە ناتوانێت لایەنی کەمی عەدالەتی کۆمەڵایەتی دابین بکە و ناتوانێت هیچ بەرنامەیەکی نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو فەسادە کە لە هەرێمی کوردستان دەگوزەرێ و جۆرێک لە سیستەمێکی سەرمایه‌داری ئۆلیگاریشی دروست کردووە کەمینەیەکی دەوڵەمەند خاوەن هەموو شتێکە و زۆرینەیەش لە ڕاستیە چ سیاسیان ڕوبەڕووی پەراوێز خستن دەبێتەوە چ اقتصادیان بە هەمان شێوە ڕوبەڕووی ئەو پەراوێز خستنە دەبێتەوە ئەمەوا دەکا یەکێک بێ لە بابەتەکان و مانەوەی ئەم دەسەڵاتە ئەم مۆدێلە لە دەسەڵاتە کاتێک کە لە ناوەخۆ پاڵپشتی لە دەسەداتن کاتێ هەموو دیدگاکەی بە ئاراستەی ئێستا ئەوە دەبێت لەگە سندوقی درای نێودوڵەتی و بانکی نێودوڵەتی ڕۆڵی حکوومەت ببێ بە حارسێک بۆ کۆمپانیاکان نەک وەزیفەی ئیجتیماعی لە ژیانی کۆمەڵایەتی و جڤاچی ببینی کە ئەمە لە 2015ەوە زۆر بەچڕی لەگەڵ بانقی نێودوڵەتی دەستی پێکردووە ئەوە ئێستا تازە خەریکی دیدگای حکوومەتن بۆ 2030 جارێکتر لە بواری تەندروستی لە کەرتەکانی تر بەچڕی دەستیان پێ کردووە بێگومان ئەو ڕایاڵە ئەو پەیوەندیەی کە لە ڕووی ئەوەی لە بابەتی یعنی لە سۆسیۆلۆژیای سیاسی باسەکەی لە مابینی دەوڵەتەیە یان حکوومەتێ لەگە هاوڵاتیانی ڕۆژ بە ڕۆژ نامینێ و خاڵی دووەم ئەم هێزەی کە حکوومەت لە بەردەستایەتی تا بە ئێستا لە ڕاستیە بەکاری دێنی بۆ قەمعکردنی ئازادی ڕادەربوون وەزعی ناوەخۆیی لە ڕاستیدا ئەمەی بەکار نێناوە بۆ بەرزکردنەوەی ڕوحیەتی بەرەنگاری ئەوەی ئێستا لە هەرێمی کوردستانە دەگوزەرێ بە جۆری لە جۆرەکان کە ئەمە ڕەنگە لە تەوەری دووەم زیاتر باسی بکەین و جۆرێک بێ لە باڵێن شایانی ئەوە نەبێ ئەویش ئەوەیە کە خەڵک یعنی شتێک نەماوە پاراوێزێک نەماوە بۆ ئازادی ڕادەبڕین کە خەڵک باسی بکە ئەم خۆپیشاندانی ئەمڕۆ لە سوسیال میدیایە ئاکرێ ئەم خۆپیشاندانە ئەلکترۆنی لە ڕاستیە بەیانی ڕێگا بە خەڵک بدرێ بەیانی لە بەیانی زووتر نییە خەڵک دێنێتە سەر شەقامەکان ئەگەر تا دوێنێ پراوێزیشی ئاوا لە ناوچەی سلێمانی و دەوروبەریە بوو لە دوایین خۆپیشاندان بینیمان ئەزمموی هەولێر دووبارە بە هەماشەوە لەوێش دووبارە کرایەوە بۆیە من پێم وایە ئەمانە بێگومان کاریگەری لەسەر
بارودۆخەکە بە شێوەیەکی گشتی دەبیتن. بین قسە لەسەر بابەتی ئەوە بکەین کە ئێمە چۆن ڕوبەڕووی ئەم بابەتە ببینەوە. بژاردەکانی ئێمە لە چین ئایا ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە بەرفراوانی لە هەرێمی کوردستان هەیە چۆن خۆی بە خاوەنی کوردستان بزانێ. من پێم وامە یەکێکە لەو بابەتانی کە پێویستە کاری لەسەر بکەیت کە من مداخەلەکەم لێرە لە ڕاستیە دەست پێ یەکەمیش ئەوەیە کە خەڵکی کوردستان ناکرێ داکۆچیکردن لە خاچی نیشتیمان. ڕوبەڕووبوونەوەی داگیرکەران زۆر جیاوازە لە ڕوبەڕووبوونەوەی دەسەڵات و لە ئەرچێ لە کۆمەڵێک ئەرکە دەسەڵات نایبینێ. بێ من پێم وایە ئەمە دەبێت دوو بابەتی جیاواز بێ. بژاردەکانی بەردەمی ئێمە لە ڕاستیە زۆرن لە بابەتی بایکۆتکردن یەکێکە لەو بابەتە گرنگانی من پێم وایە ئەم بزوتنەوە کۆمەڵایەتیە دەستی بۆ بباتن و لە ڕاستیە ئەرچی پارتە چەپ و ئازادی خوازەکانە و خەڵکانی ژینگە دۆستە و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە کە بەداخەوە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی ئەمڕۆ پێی وایە ئەم ئیشی ئەو تەدەخڵکردن نییە لە سیاست و ئیشی ئەوەیە کە لە هوتێ لە پێز ئەستەریەکان خەریکی وەڕکشۆپ و کۆبنەوە و پرۆپۆزەڵات بێ و بە تەواویش ئەمیش لە ڕاستیە دابراوە لەو بزنەوە کۆمەڵاتیەیە. یەکێ لەو خاڵە مەترسیانی کە لە ڕاستیە ئەمڕۆ هەستی پێ دەکرێت بەجێ لە جۆرەکان بزوتنەوەیکی کۆمەڵایەتیمان هەیە دابراوە لە هێزە سیاسیەکان دابراوە لە کۆمەلگای مەدەنی یان بەمانایەکی تر نەمتمانی بە هێزە سیاسیەکانەیە نەمتمانی بە کۆمەلگای مەدەنی هەیە وەکو ڕێکخرا وەکو دامەزراوە و نەپەیوەندیشی لەگەڵ نەقاباتەیە. ئەمە لە دۆخێکە کە دەسەڵاتی سیاسی حەسلی کردووە هیچ بواریی بۆ نێشێتەوە کە بتوانێت لە شەقامە ڕوبەڕوو بێتەوە. من پێم وایە یەکێکە لەو بابەتانەی کە دەکرێت ئێمە دەستی بۆ ببینەوە بە جۆرێشتر ینی بەکاری بێنین و هەموو ئەم بژاردانە بژاردەی جادە بژاردەی بایکۆت یەکێکە لەو بابەتانی کە زۆر زۆر گرینگا دەکرێت دەستی بۆ ببین. کا خالیت تێگەیشتنی تۆ لەبارەی بژاردەکانی بەرەنگاری کەرەمکە. زۆر سپاس. ئەزانی کاکیوە گرفتێکی گەورە بەردەوام کە مرۆڤی داگیرکەر لە بەردەم مرۆڤی داگیرکراوە دروستێکە ئەوش ئەوەیە هەموو ڕوبەرەکانی لێ داگیرەکات. ئەو ڕوبەرە تەنها ڕوبەری خۆپیشاندان و ڕوبەری دەرەوەی ماڵەکەی خۆی نییە تەنانەت لەناو ماڵەکەی خۆشیە ڕوبەرەکەی لێ داگیرەکات. ئەگەر ئێمە نمونەیەکی زۆر ڕوون بێنینەوە لەم بوارەیە لەم کۆنتێکسەیە ئەوش ئەوەیە ئێستا لە کوردستان زۆر جار هەمومان توشمانە بێتە تووشی ئەوە کە ئەچینە دوکانێک پرسیاری شتێکەکەینیان شتێکە کڕینەڵێ ئەمە تورکیە دەرەجەیەکە. ئەمە بۆتە ئیدیۆمێک لە ناو کللتوری ڕۆژانەی کوردیا بۆتە نمونەیەک کە بەردەوام بەکارهێنرێ. مەبەستم چی بوو لەم قسەیە؟ مەبەستم لەم قسەیەوە بوو کە تورکیا وەک سیستەمێکی کۆلۆنیالی ئەمڕۆ ڕوبەری ئابووری ڕوبەری تەنانەت بەکارهێنانی دەستەواژەی تازە لە زمانی کوردیا و هەروە تەنانەت لە ناو مەتبەخەکانی ئێمەشی داگیر کردووە. یعنی ئەگەر هەر بۆ نمونە بڵین زۆربەی زۆری ئەو ڕێکلامانی کەوا لە ناو تلڤیزیۆنەکانی کوردستان بڵاوبنەوە هەمووی ڕێکلامی تورکین چۆن بە چی مۆدێلێک بە چی جلوبەرگێکەوە چۆن خواردنەکەت پێشکەشەکەن چۆن ئەمانە هەمووی بوونەتە بەشێک لە بیرکردنەوە بوونە بەشێک لە مامەڵەی ڕۆژانەی هاوڵاتی کوردستان. ئەوش ئەوەیە وەگوتم بەردەوام مرۆڤی سیستەمی داگیرکەر مەرجەکانی خۆی هەیە کە ئیسێبێنێ بەسەر وڵاتی داگیرکراوە بەسەر مرۆڤی داگیرکراوە. پێم وایە ئێمە لێرە ئێستا گەڕانەوە بۆ قسەکردن لەسەر سیستەمی کۆلۆنیالیزم لەسەر سیستەمی داگیرکاری ئەمە یەکێکە لەوانەی کە تا ئێستا نەبووەتە بەشێک لە گفتوگۆی ئەدیبان ڕۆژنامەنووسان ڕۆشنبیران هونەرمەندان خەڵکی ئاسایی هەموو مەبەستم لە ناو ڕوبەری گشتیە. بۆیە ئەمە خاڵێکە من بەلامەوە گرنگە. خاڵێکی تر هەیە ئەوش ئەوەیە هەر کاتێ ئێمە باس لە هەر چالاکیەکی چواکێکی کۆمەڵایەتی بکەین کۆمەڵێ دەنگی ناڕزای ئەڵێ ئێمە چیمان پێ ئەکرێت لە بەرامبەر تورکیایە. نەخێر ئێمەشمان پێ ئەکرێت. ئێمە کۆمەڵگەیەکین. ئێمە وزەمانتیایە وزەی ڕۆشنبیریمانتیایە وزەی زمانمانتیایە وزەی تعبیرکردنمانتیایە وزەی کۆبنەوەمانتیایە
هەموو ئەمانە بەشێکن لە کەرەستەکانی کارکردنی ئێمە. ئەگەر بێت و ئەمڕۆ ئێمە بتوانین یەکەم دیبەیتێک تازە بکەینەوە لەسەر ئەخلاقی کۆلۆنیالیزم، لەسەر ئینسانی ئەخلاقی داگیرکەر و مەرجەکانی کە ئیسە پێنیە بەسەر مرۆڤی داگیرکراوە، ئەمە یەک، و هەروەها گەڕانەوە بۆ ناو ڕووبەری گشتی. ئەمڕۆ ئەگەر ببینین ئێمە لەسەر سوشیال میدیا باشە دەنگێکی ناڕزایی زۆر هەیە بە دنیاییەوە. ئەم دەنگە ناڕزاییە پێشەوەی بێتە سەر سوشیال میدیا لەسەر ئەرز هەیە، لەسەر واقع هەیە، کەواتە ئەتوانرێت ئەم وزەیە کۆ بکرێتەوە، بەکار بهێنرێت. مەسەلەی دەستبردن بۆ دیسانەوە ئەڵێن بایکۆت، زۆر کەسان ئەڵێن بایکۆت هیچ سوودێکی نییە و ئێمە لە بەرامبەر هێزێکی ئابووری گەورەی وەک تورکیایە چیمان پێکرێت. وەک ڕای خۆم ئەڵێم نەخێر ئێمەشمان پێ ئەکرێت، چونکە ساڵی 2019 کە کاتێک تورکیا دەستی کرد بە هێرشکردن بۆ سەر هەردوو شار سەرێکانی و شارەکانی تر لە ڕۆژاوای کوردستان، کە خەڵکی کوردستان ناڵێن هەمووی بەشێکی دەستی کرد بە بایکۆتکردن، بەڵێ سەفیری تورکیا لە بەغا بە تایبەتی چاوپێکەوتنی کردبوو لەگەڵ بەرپرسەکانی عێراقا بۆ ئەوەی بایکۆت لە کوردستانە دژی کاڵای تورکی نەمێنێ. بۆ چونکە کوردستان، هەرێمی کوردستان بازارێکی گەورەیە لە بەردەم کاڵای تورکیا. ئەمەش دیسانەوە لاسەنگیکی گەورەی دروست کردووە. ئەوان ئەڵێن ساڵانە بۆ نمونە 15 ملیارد دلار هەیە لە ئەوەی ئاڵوگۆڕی ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان تورکیا. بەڵام هەرێمی کوردستان بەس چت ئەهێنێ، هیچ نانێرێ بۆ ئەوێت. خۆی ئەمە گرفتەکە لێرەیە، گرفتەکە لێرەیە، سیستەمەکە نییە، یەک دنیا مەرجی سەپاندووە بەسەر تۆیە، تۆ تەنانەت ناچارەبی ئەو شتانەش بخۆی کەوا نازانی، تەنانەت کوالیتی کۆنترۆلش نییە بۆ سەر خواردنەکانی تورکیا کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە. بۆیە ئەمانە هەمووی بابەتن بۆ ئەوەی قسەیان لەسەر بکرێ. من پێم وایە ئەمڕۆ بەڕاستی ئەبێ سیما کۆمەڵایەتیەکان، مەبەسم فیگەرە کۆمەڵایەتیەکان، فیگەرە هونەریەکان بێن قسە بکەن. پێم سەیرە بۆچی هونەرمەندانی کوردستان ئەو هەموو گۆرانیە بەسەر خاکی کوردستانە ئەڵێن، ئەو هەموو شیعرە بەسەر دار و درەختی کوردستانە ئەڵێن، ئایا ڕوویان دێت ئەگەر ئەمڕۆ قسە نەکەن سوبینێ ڕوویان دێ بڵێن خوایەوەتەن ئاواکەی؟ بەڕاستی ئەمە پرسیارە. من ئەگەر هەر هونەرمەندێک ئەمڕۆ قسەیەک نەکا لەسەر ئەم داگیرکاریە و لەسەر ئەم وێرانکاریە بەرامبەر ئیکۆسیستەمی کوردستان، بەیانی هیچ ئامادەییم تیانە تەنانەت گوێ لە قسەکانیشی بگرم، نەک گوێ لە گۆرانیەکانی بگرم. دەسەکانت خۆش کا خالیت، ینی کاتی بەرنامەکان بەرە کۆتایی ڕوات 2000 دەگەڕێمە وڵات کە ئەگەر شتێکت مابی زۆر بە کورتی پێمان بڵێ لەبارەی ڕێگاکانی بەرەنگاری ئەماوەیە بە بوار هەبێ بۆی زیاتر ینی تەرکیز بکەیت. هەوڕە سوبحی من لەم ماوەیە لەگەر زۆر خەڵک ینی کە قسەم کردووە جملەیەک لەلام لە ڕاستیە دووبارە بۆتەوە حەز ناکەم ینی باسی بکەم بەڵام بەم ئاسەیە، بەڵام زۆرێک لەوانەی کە پێشمەرگەی دێرین بوونە بە جەنابەت یەکێکی لەوانە نازانم کا خالیت باز دەوە دەکەن کە بەڵێ لە سەردەمانێکە یان ئەوانەی ینی مەبەستن لەو سەردەمەی کە تەمەنی ئێوە لە سەردەمێکە کە لە کورد بە هەموو شێوەیە قڕ دەکرا، ئەنفال دەکرا، جینۆساید دەکرا، ئومێدێکی گەورە هەبوو، ڕوحیەتێکی بەرەنگاری زۆر زۆر گەورە هەبوو. زۆرێک لەوانەی کە لەو سەردەمە ژیاون پێ قسەیان لەگەڵەکەم باسی ئەوە ئەکان ئەو وەختە زیاتر ئومێدمان زیاتر بوو وەک ئێستا. هاوڕە سوبحی ئەمە چیە؟ ینی بەڕاستی ئەم هەستە لای تۆشە هەیە، ئەمە زاهیرەیەکە ینی لە کۆمەلگای ئێمە، ئەمە دەرئەنجامی چییە؟ یەکەم من ئەمەوێ باز لەوە بکەم کە وێڕای ئەوەی ینی مەسئولیەتی ڕوبەڕووبوونەوەی هەر هێزێکی دەرەکی ڕوو بکاتە وڵات و حکومڕانێک بە ناوی حکومڕانی نیشتیمانی هەبێت پێویستی بە ڕوبەڕووبوونەوەی لە پێش هەموو کەسێکەوە ئەوەیە. بەڵام ئەم مەسەلەیە مەسەلەیەکی هاونیشتیمانی تاکە، ئەوەی کە بە مەسئولیەتی خۆی بزانێ بەرامبەر بە وڵاتەکەی، بەرامبەر بە میلەتەکەی. ئێستا ناوچەکانی سنووری تورکیا بادینان یعنی تا ئەگاتە کرێ و ئامێدی و ئەوانە تۆبارانەکرێت. ئەگەر دەسەڵاتدارانی تورکیا بۆیان ڕێکەوێ دێن بەرەو ناوچەکانی سلێمانی و گەرمیان و هەورامان و هەموو شێ
بۆیە ئەم مەسەلە مەسەلەیەکی نیشتیمانیە. ئەم مەسەلەیە ئەرکە لەسەر هەر تاکێکی ئەم هاوڵاتیە کە بە ئەو شێوازەی کە بۆی ئەکرێ ڕوبەڕووی بێتەوە. دیارە پەنابردن یا دەستبردن بۆ شێوازە مەدەنیەکان و شێوازەکانی ئەوەی کە لە عورفی نێودەوڵەتان و دیبلۆماسی و پەنابردنەبەر دادگای نێودەوڵەتی و پەنابردنەبەر نەتەوە یەکگرتوەکان و پەنابردنەبەر ڕێگا جۆرا و جۆرەکانی کە بتوانن ڕێگری لە ئەم دەستێژێ بکرن کارێکی باش و ڕەوایە. کێشەی ئەساسی لە لاوازبوونی بزوتنەوەی جەماوەری لە کوردستاندا ئەوەیە کە بەهۆی خراپی دەسەڵاتداران لە هەڵسوکەوتیان لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستانە لەلایەکە وای کردووە کە ئەم بەرەی نێوخۆییە کە بەرەیەکی گرنگە هەمیشە ئەتوانێت کە پشتیوانێکی گەورەی دەسەڵاتداران بێت کە ئەگەر بیانەوێ مواجهەی هەر هێزێکی داگیرکرد بکەن. هەم نمونە لە میلەتەکەی خۆمانە کە لە ڕۆژگارێکە بەرامبەر ئەو سوپا زل و گەورەیی ڕژێمی دیکتاتۆری بە پێشمەرگە و بە هێزەکانی بەرگری میلیەوە دەتوانرا شار و شارۆچکە و ناوچەی فراوان بپارێزرێ. لەلایەکی تریشەوە نمونەی میلەتانی توری دنیا لە ڤێتنامەوە لە کۆباوە بەرامبەر بە هێزی گەورەی وەکو ئەمریکا ڕوبەڕوو بوونەوە و دوایی توانیان ئەو زلێزانە شۆکیان پێدا بن و بێنە پای ئەوەی کە وڵاتەکەیان بەجێ بێڵن و موافەکانیان بۆ بگەڕێتەوە. کەوابێ ئەگەر خەڵکی کوردستان ئەگەر جەماوەری کوردستان چین و توێژە جیاجیاکانیان هونەرمەندان مامۆستایان مەلاکانی ئاینی لە ناو مزگەوتە هەموو ئەوانەی کە ئەتوانن بانگی ئەوە بکەین کە ئەم مەترسیە بۆ تاکی هاوڵاتی بۆ سەر خێزانەکانمان بۆ سەر ئایندەی نەوەکانمان کە دەبێ ئەم وڵاتەی ئێمە بپارێزرێ. حکومڕانەکان دێن و دەڕۆن، حکومڕانەکان ئەگەر نەیانتوانی ئەرکەکانی سەرشانیان بەجێبێنن نمونەی زۆر لە عێراق چەندین حکومڕانی گەورەیان بەڕێ کرد و هەندێکیشان کەوتنە نێو زبڵدانی مێژووە. بەڵام ئەم خاکە و ئەم چوارچێوەی ئەم نیشتیمانی هەمومانە پێویستمان هەیە بەرگری لێ بکەین بە هەموو شێوازەکان بەچوونە سەرجادە. ئەوەی جێی دڵخۆشیە دوێنێ لە منتقەی سۆران مەحەلی سۆران ئاوڕیانی حزب کوردستان جموجۆڵ و چالاکیێکی باشیان کرد جێی دەستخۆشیە. ئەمڕۆ لە کەرکووک بە هەمان شێوە جموجۆڵ و ئاوڕیانی کۆمیتێ جموجۆڵێکی باشیان کرد. لە هەموو جموجۆڵ و گردبوونەوەیەک ئەگەر بچووکیش بێ بکرێ و هەوڵی ئەوەش بدرێ بەرفراوان بێ چونکە ئەمە ئەرکی سەرشانی هەمومانە بە هەموو چین و توێژەکانەوە. کێشەی بایکۆت یەکێکە لە شتە گرنگەکان، بەڵام کێشەکە ئەوەیە لە 30 ساڵی حکومڕانێتی ئەم هەرێمەدا نەتوانراوە بەرهەمی ناوخۆیی بە شێوەیەک بەرهەم بێنرێ کە بەشی ئیکتیفای ذاتی بکە بە ناچاری هاوڵاتی بازرگان حکوومەت پەنا ئەباتە بەر کاڵەکانی دەرەکی. بۆیە زۆر جار بایکۆتکردنی ئەگەر وڵاتێکی ترکە وڵاتێکی بەرهەمهێن بێ ملەتێک بێ کە بوارەکانی ژێرخانی ئابووری پیشەسازی کوشت و کاڵ یعنی هەموو شێوازەکانی بەرێمانێنەی بەشی ئیکتیفای ذاتی کرد بێ بایکۆتی سەرکەوتوترە بێ. من مەبەستمەوە نییە بڵێم بایکۆت نەکرێ وان نەبێتە یەکێکە لە شێوازەکانی خەباتی تێخۆشان، بەڵێ ئەمەش یەکێکە لە شێوازەکان خەباتی سەر شەقام خەباتی ڕوبەڕووبوونەوەی دەسەڵاتداران بۆ ئەوەی هەڵوێستی باشیانە بێ تا بگاتە ئەوەش کە من لایەنگری بەڕاستی ئەڵێم لایەنگری شەڕ و کوشتن و ماڵوێرانێکی تر نیم، بەڵام ئەم هەموو هێزە جیاجیانەی لە هێزی 70 و 80 هێزی پێشمەرگە و هێزی پۆلیس و هێزی پۆلیسی زرێبانی و ئەم هەموو بەرپرسە سەر و لیوا و دوو لیوا هێزی پارێزگاریان ئەیە ئەی ئەم هێزانە ئەگەر بۆ ڕوبەڕووبوونەوەی دەستدرێژی کاران نەبێ ئەی بۆ کەی باشن. لە ڕاستیان من پێم خۆش نییە، پێم خۆشە ڕێگاکانی یەکەممان دەستبردن بێ بۆ خەباتە جەماوەریە مەدەنیەکان لە ڕێگاکانی ناوەندە نێودەوڵەتیەکان لە ڕێگەی ڕێکخراوەکانی پشتیوان لە مافی مرۆڤ ژینگە دادگای نێودەوڵەتی ئەم ڕێگایانە بگرینە بەر بە هەرسەی ئەوەی کە ڕێگری بکەین، بەڵام خەباتی ژەماوەریانش خەباتێکی گەورە و گرنگە پێویستە دوودڵی لێ نەکرێت لەسەر تاسەری کوردستاندا بۆ دەربڕاندنی هێزەکانی داگیر کرد. دەست خۆش هاوڕە سوبحی کا خالید لە کەمتر لە دقەیەکە ئەگەر شتێکت ما بێ.
من بەڕاستی ئەگەر خاڵک ما بێ بیڵێم ئەوش ئەوەیە بۆ ئەوەی ئێمە مرۆڤی داگیرکەر ڕەت بکەینەوە ئەبێ مرۆڤی داگیرکرا و ئازاد بێت ئەمە هاوکێشەیەکە لە بە درێژایی مێژووی کۆلۆنیالیزم بەردەوام بووە ئێمە ئەبێ کار لەسەر ئەوە بکەین کە ئەمڕۆ چۆن مرۆڤی کورد مرۆڤی کۆلۆنیکراوی کورد لە ڕووی کللتوریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە ئازاد بکرێت قسە لەسەر ئەمە بکرێت ئەمە دیسانەوە خاڵێکە بەبێ ڕزگارکردنی مرۆڤی کۆلۆنیکراو ناتوانین کۆلۆنیکەر ڕەت بکەینەوە لەناو کۆمەڵگەی کوردستانیشە ئەمڕۆ سیستەمێکی داپۆسێنەری تاکڕەوی وەک ئاکەپە پێگەی هەیە لەناو کۆمەڵگەی کوردستانە لەناو میدیایە پێگەی هەیە و لەناو پارتی سیاسیشە لە کوردستان پێگەی هەیە و بە تایبەتیش لێرەیە بەوەی ناوەکەت بە وازحی ناوەکە بێنم ئەخوانی مسلمین یەکێکن لە پێگەکانی ئاکەپە لەناو کوردستانە کە ئەمڕۆ تا دوێنێ خۆپیشاندانیان دژی میانمار و دژی دەسەڵاتی ئیسرائیل کرد کەچی ئەمڕۆ کەسیان قسەیەک ناکەن نە بەخێر بەشەر ئەمەش دیسانەوە پێکانت خۆش کە خالیت لە ڕاستیە ئەوەی من کە لە کەمتر لە 2 دقەیە ئەوەیە کە بابەتی ئابووری یعنی یاریمی کوردستان ئەگەر بێ لە ڕاستیە یعنی ئەوەی باست کرد دەربازبوون لە کۆنەڵیزم لە ئەمپرالیزمی ناوچەی جیهانی بەبێ دەربازبوون بە دیوە ئابوووریەکەی نابوێ و بەبێ دابینکردنی ئاسایشی ئابووری یاریمی کوردستان نابێ کە دەمێکە لە ڕاستی ئێمە باز لەوە دەکەین کە اقتصادی ڕێعی ئابووری بەرخۆری چماڵ وێرانیەکە و لە ڕاستی ئەمە یەکێکە لەو ئەرکانەی کە ئەم دەسەڵاتە لە ماوەی 30 ساڵی ڕابردوو نەیتوانی جێبەجێ بکە ئەمنیەتی اقتصادی دابین بکە و ئێستا چۆن دەیبینین کە پەیکەری ئابووری جوتیارێک لە دیەکانی کوردستان لە ڕووی ئاسایشی ئابووریەوە دادام ڕمێ ماچارە جاریشکە دیەکە جێ ببێنێ و زمان بکاتەوە ناوشار بۆی ئەوەی کە هیچ بازارێک بۆ کاڵاکەی دابین ناکرێ و هیچ پاڵپشتێکی ناکرێتن خەڵی دووەم ئەوەیە کە ئێمە لە بارودۆخێکە بۆ پاڵپشتی قسەکانی ئێوە بێگومان لەم ڕۆدا ئەم بزنەوە کۆمەڵایەتی کە داوای مافە ئابووری کۆمەڵایەتیەکانی دەکا دەبێت ئەمە گرێ بدا بزوتنەوەیکی یعنی شورایەکی جەماوەری دروست بکەین بۆ ئازادکردنی نیشتیمانیەکەمان و بۆ بەرگریکردن لە خاچی کوردستان ئەم بەرگریکردە لە ڕاستیە دەبێت ئەگەر ئەمڕۆ ڕوبەڕووی تورکیا بێتەوە باماشەوە دەبێت ڕوبەڕووی داگیرکاریەکانی ئێران و لە سێدارەدانی هاوڵاتیانی کورد بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێوەوەی ئێستا حکوومەتی مرکزی لە کەرکووک و ناوچەکانی تری شەکاتن ئەمە لە ڕاستیە بەردەوامە لە کاتێکە داگیرکاری بەردەوامە بەڵام تا بە ئێستا ئێمە بزوتنەوەیەکی کۆمەڵایەتیمان نییە کە ڕوبەڕووی ئەم داگیرکاریە ببێتەوە من پێم وایە ئەم ئەرکانە پەیوەندی بە دەسەڵاتی سیاسیەوەیە نایشارمەوە گەیشتمەتە ئەم قەنەعاتە ئەم دەسەڵاتە هیچێک لە توانای دانیە بتوانێم ئەرکانت جێبەجێ بکە لە ڕاستیە لە جێ ئەوەی کە بەشێک لە بۆرژوای ئەوروپی بینی بۆرژوایەکی نیشتیمانی بوو بە بۆرژوازیەکی مشەخۆری تاڵانکەر لە ڕاستیە نەیتوانی هیچێک لەم ئەرکانە نەگەشە پێدانی ئابووری دەسەبەر بکە نەمافە سیاسی و مەدەنیەکان دەسەبەر بکە نە قۆناغی ڕزگاری نیشتیمانیشتەوە بکە ئەم بابەتە ڕاستیە بەشێکە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی ئەوەکەوەی هاوڕە سوبحی وتی خەڵکی کوردستان وا سیر نەکەم کوردستانی ئیتلافی حکومڕانە لەم ڕۆدا لە ڕاستیە هێزی سیاسی کابینە دێ و دەڕوا ئەوەی دەبینێتەوە خەڵکی کوردستان خاچی کوردستانە بۆی ئێمە دەبێ بە چاوێکی دوورتر سەیری ئەم بابەتە بکەین زۆر سوپاس بۆ بەڕێز خالید سلێمان ڕۆژنامەنووس لە بواری ژینگە کە لە کەنەداوە لەگەڵمان بی واروە هاوڕە سوبحی مادی ئەندامی کۆمیتەی ناوەندی حزبی شوعی کوردستان لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بینەران کە لەگەڵمان بوون داواکارم بۆ پاڵپشتیکردنی لە کەناڵی هیوە لە خوارەوە سبسکرایبی کەناڵەکە بکەن لە یوتیوب تا بەردەمەی شتر پێتان دەگەینەوە کاتیشی ئارام بۆ هەموو لایەک سپاس